بڵین ئەگەر کەم و کوڕێکە بێ داوای لێبردنتان لێەکەین ئێمە چارەکەەکە خۆشحاڵیەوە ئەم ساڵ لە سێ شاری جیاواز دیسانەوە دانم ئازاری ئەبوشیرینی زۆر بخوات ئیتر بریژ ناچار بوو سەردانی دکتۆر کەم و دانت بەڕاستی ئەم ڕۆژە ڕۆژێکی زۆر خۆشە کە بۆ مناڵان دابینیان کردووە ئێمە لەم ڕۆژەیە بیری خۆمانمانەکرێتەوە کە ئێمە مناڵین ماپی هەموو شتێکمان هەیە ومن ئێستا لە ڕۆژی مناڵانە بەڕاستی زۆر دڵخۆشم لەبەرەوەی من وەکو مناڵێک لەگەڵ هەموو مناڵەکانی ترا زۆر دڵخۆشین بەم ڕۆژە کە بۆمان دابین کراوە هەروە هەست بە دڵخۆشیەکەین بۆ ئەوەی خۆشی بین و لە شتێک تێبکەم ئامۆژگاریەک لەم شانۆیە بەڵێ ئەمڕۆ ڕۆژی مناڵانە لێرە من لێرە زۆر دڵخۆشم لەبەرەوەی ئێرە زۆر خۆشە و زۆریش دڵخۆشم لێرە ئەمڕۆ لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیریەوە فستیڤالێکی ئامادەکراوە بۆ منداڵە چاوگەشەکان منیش وەکو منداڵێک هاتم سەردانی فستیڤالەکە بکەم سوپاسی مامۆستا موسا دەکەم بۆ پێشەنگە جوانە کە کردویەتی بۆ مناڵان هاوکاریم لە حکوومەت ئەوەیە کە هەموو بەهرەکانی منداڵە چاوگەشەکانی کورد نەشایێتەوە بەڵکو لە چەندین فستیڤاڵی ئەو شێوەیە دەری ببڕن درۆزبایی لە هەموو مناڵە چاوگەشەکان دەکەم منداڵم هەستم سازە گەر و پڕ لە ئاوازە پیرۆزباییان لێکەم لە مناڵانی کوردستان و مناڵانی جیهان بەگشتی و گوڵە جوانەکانی خۆشم بە تایبەتی هیوادارم کە ژیانیان خۆشتر بێ باشتر بێ ئایندێکی ڕوونیان هەبێ لەم وڵاتەیە بەڕاستی جیلی ئەمەمانان ژیانێکی زۆر سەختمان بەڕێ کرد بەداخەوە هیوادارم ئەمان ژیانیان خۆش بێ.